بە بەشداری زیاتر لە 300 دەستگای چاپ و بڵاوکردنەوەی هەرێمی کوردستان و 21 وڵاتی عەرەبی و بیانی چواردەیەمین پێشانگای نێودەوڵەتی هەولێر بۆ کتێب کرایەوە. زیاتر لە 1 ملیۆن ناونیشانی پەرتووکی جۆراوجۆر و بواری جیاواز لەسەر ئاستی جیهان لە پێشانگاکەدا نمایش کرا. چواردەمین دەورەی بڵێن پێشانگای هەولێری نێودەوڵەتی بۆ کتێب دەکرێتەوە لە هەولێری پایتەخت لە پێشانگای هەولێری نێودەوڵەتی بە بەشداری 300 دەستگای چاپ و بڵاوکردنەوە لە 21 وڵات. وڵاتانی بەشدار لەو پێشانگایدا 15 وڵاتی عەرەبی تێدانە و 3 وڵاتی ئەوروپی تێدانە، وڵاتانی دراوسێ تورکیا و ئێران لەگەڵ وڵاتی هیندستان بەشدارن لەو پێشانگایدا. ژمارەی کتێبی عناوینی کتێبی ئەوی نمایش کراینە لە ناو ئەو پێشانگایە نزیکەی زیاتر لە 1 ملیۆن عنوان کتێب نمایش کراینە. دەیان دەستگای چاپ و بڵاوکردنەوە بەهۆی نەبوونی جێگەوە نەیانتوانی بەشداری لە پێشانگاکەدا بکەن. بەشداربوانی پێشانگای کتێبیش دەڵێن کردنەوەی ئەو پێشانگایانە نیشانەی ئەوەیە کە کورد توێنووی خوێندنەوەی کتێبە، بەڵام دەبێت لە نمایشکردنی کتێبەکان ئازادی هەبێت. بە بەردەوام چۆن لەشی مرۆڤ پێویستی بە خواردن هەیە، کەسێک کە توانێت بەبێ خواردن بژی ناتوانێت بژی، بۆیە بە بەردەوام مێشکی مرۆڤیش، هزری مرۆڤیش، عەقڵی مرۆڤیش، هۆشی مرۆڤیش پێویستی بە یعنی زانیاری هەیە، پێویستی بە خواردن هەیە. بەڵام گرنگەیە تۆ چ خواردنێک پێشکەش بۆ مێشکێتەکەی، چ خواردنێکیەتی. بەداخەوەڵێم ینی زۆرێک لە نووسەرەکان کە بڵاو بوونەتەوە ئێستا نووسەری تازان بەڵام هێشتا پێ نەگەشتوون، کە پێ نەگەشتوون بۆیە هەندێک کتێب بڵاوەکەنەوە بەڕاستی هێزری نەخۆشی تێدایە، خەڵک نەخۆشەکە، خەڵک بەرەو ئاقارێکی زۆر خراپە بە، بۆیە گرنگە زۆر کە پێشانگا کرێتەوە ئازادی هەبێت. زۆر جوانە، هەرچەنە بەداخەواڵم لەسەر ژیانی ئیسلامیە بەرەو گەمارودانی عەقڵە ڕوا هەندێک کتێب هەیە، هەندێک کەسایەتی هەیە، لەبەرەوەی هەندێک گروپ سوودیان لە هەندێک قسەی ئەو کەسانە وەرگرتووە ئیتر و کتێبیانیان داخستووە. کتێب دەوری ئەساسی هەیە بۆ ئینسان کە عیبارەتە لە جسم و فکر و نەفس و ڕۆح. ئەوە جسمەکەت خواردن دەخۆی تێگەیشتین، ئەری جسم و ئەری فکر و نەفس و ڕۆحەکە و عەقڵەکەت بە چۆن تەغزیە دەکەی بە کتێب. نەوعی کتێبیش مهمە. کردنەوەی ئەو پێشانگایە لە هەولێر رغمی هەموو مەشاکلی سیاسی و ئەمنی و ئیرهابی و اقتصادی و ململانی ئەحزابەوەنە زۆر دەلیلێکی زۆر مهمە کە هەرێمی کوردستان و عامەتەن و هەولێری پایتەخت خاستەن زیندووە بۆ حەزارە. نەوەی پێشانگا ساڵانە لەو مانگەدا یەکێکە لە مەوسیمە هەرە جوانەکان کە حکومەتی هەرێم گرنگی تایبەتی پێدەداتن. ئەمە ژوای کردیە کە هەموو چوینی توێژەکان بەبێ جیاوازی ڕووتێکن. ئەمە خاڵێکە. خاڵی دووەم دەبێتە هۆی برەودان بە کللتوری خوێندنەوە. چواردەیەمین پێشانگای نێودەوڵەتی هەولێر بۆ کتێب ماوەی 11 ڕۆژ بەردەوام دەبێت و ڕۆژانە لە کاتژمێر دەیبیانی تاوەکو 7 ئێوارە دەرگای پێشانگاکە بەڕووی خوێنەران کراوە دەبێت. پێشبینیش دەکرێت بەهۆی زۆری سەرچاوەکان و داشکاندن بۆ زۆربەی کتێبەکان ڕۆژانە زیاتر لە 5,000 خوێنەر سەردانی پێشانگاکە بکەن. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.